سڵاو بەڕێزانم کاتتان باش بەشاڵم جارێکی دیکە لە بەنامی ڕۆماڵی هەفتە لەگەڵتانە دەبم. بەردامی ڕۆماڵی ئەفتەیە لە گوندی گوڵەخانەی دەڤەری شارەزور و بە ئامادەبوونی بەڕێز کاک محەممەدی حاج محمود لەسەر کۆمەڵێک بابەتی هەنووکەی تایبەت بە دۆخی عراق و ناوچەکە گفتوگۆ دەکەم. بە تایبەتی ترکە لە چەند ڕۆژی ڕابردوودا هەر ئەم ڕووداوانەوەی کرد کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆی لایەنە سیاسەکان کۆ بێتەوە بۆ دانانی نەخشە ڕێگایەکی ڕوون بۆ مامەڵەکردن لەگەڵ هەر ڕووداوێک کە دەگونجێ لە داهاتوودا ڕووبدات. بەدەر لە هەموو ئەمانە من حتمما بابەتی پرۆسەی حکومڕانی لە هەرێم و بەشداری حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان لە پرۆسەکەدا چۆن هەڵدەسەنگێنێ دەکەمەتەوە و وەڵام لە میوانەکەم بەڕێز کاک محەممەدی حاج محمود سکرتێری حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان وەردەگرم. کاک محەممەد سپاس بۆ ئەم دەرفەتە. باشە ببوورە. کاک محەممەد سەرەتا دەمەوێت بە شێوەیەکی گشتی بۆچون وزان لەسەر ئەو دۆخەی کە لە ناوچەکە دروست بووە دەبێت کورد چۆن مامەڵە بکات بەقەد ئەو دۆخەی کە ئێستا دەگوزارێت کورد ئامادەکاری کردووە بۆ ئەوەی کە بە ڕوئایەکی ڕوون و مامەڵی لەگەڵتا بکات. زۆر سپاس. وڵا خۆی دۆخی بەرەدۆخی منتیقەکە بەرەدۆخێکی ئاوازە و ڕەنگە تەسوی حساباتی وڵاتانی شەرق و غەرب و هەموو دنیا هاتووە لەو منتیقەیە تەسوی حساباتی یەکەکەن. ئەوە جوای کردەوە کە ئاوازێک و منتیقەکە هەمی لە حاڵەتی شەڕابێ لە حاڵەتی هەمیشە کێشە و ئەزمەی یەک لە دوای یەک بێ. ئەوە ئەبینین مەسەلا لەو لایە لە ئەفغانستانەوە تاگاتەوە یەمەن و لە لیبیاوە هەتایەتەوە سووریا و عێراق لە لوبنان لە هەموو شوێنەکان لەو منتیقەیە هەمووی ئاگری گرتەوە حاڵەتی شەڕە خۆی بۆ خۆی باشە لەو ناوچەیە. بە تاکید ئێمەش یا عێراق یا کوردستانیش بەشێکە لەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەو منتیقەیە بە تایبەتی عێراق کە سەرەتای کێشەکانی ئەوە ڕزگارتر لە نیو سەدێ لە عێراقا ڕوبەڕووبوونەوە هەیە لەگەڵ خراپ ئیدارەکردن و بەڕێوەبردننی ئەم وڵاتە. ئەوە وای کردۆ کە بابدۆخی منتیقەکە وای دەبێ کە زۆر هەموو لایەک لە دنیاوە بێن ڕووی تێ بکەن. ڕەنگە یەکێک لە هەموو کێشەکان مەسەلەی نەوت بێ لە منتیقەکە لە ئەساسا، بەڵام خۆ ئەو هەموو مەشاکل و ڕوبەڕووبوونەوەشە نابێ بیخێنە سەر ئەستۆی وڵاتانی تر ئەگەر خۆمان چارەسەری کێشەکانی خۆمان بکەین. مەسەلا لە عێراق لە دوای ڕوخاندنی ڕژێمی سەدامەوە هەموو چاوەڕێ و بین عێراقێکی نوێ عێراقێک بێ کە بتوانێت مافی هەموو پێکاتەکانی عێراق مسۆگەر بکرێت. بەڵام بەداخەوە نەک مسۆگەر نەکرا بەڵکو عێراق زیاتر بەرەو تایفی و بەرەو کاک محەممەد ببوورە. من لەسەر بابەتی عێراق پرسیاری دیاریکراوم دەبێت، بەڵام پێش ئەوە یعنی بۆ نمونە هەر ئەم ڕووداوانەوەی کرد کە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەگەڵ تەواوی لایەنە سیاسەکان کۆ بێتەوە. لە کۆبوونەوەکەدا باسی چی کرا؟ توانیتان بکەن نەخشە ڕێگایەکی ڕوون بۆ مامەڵەکردن لەگەڵ هەڵپێشاتێک کە دەگونجێ لە داهاتوودا ڕووبدات؟ خۆی لە نەتیجەی کێشەکان مەسەلا ئەو کێشانەی خل لە عێراقا دروست بووە کە کوردیش بەشێکە لەو ڕووداوانە. مەسەلا کێشەکانی نێوان ئێران و ئەمریکا کاتێکە کێشە لە بینی ئێران و ئەمریکا دروستە بێ خۆ کوردستانی بێ بەش نەبوون لە ساروخەکان لەو منتیقە. حتماً ئەو وای کرد کە کورد یا لە سەرۆکی هەرێم یا سەرۆکایەتی هەرێم لەگەڵ سەرۆکایەتەکانی تری حکوومەت و پەرلەمان و حیزبە سیاسیەکاندا کۆ بێتەوە. بە تاکید کۆبوونەوەکە یاخود هەلومەرجەکە ئەوەیە خواست کە هێزە سیاسیەکان پێکەوە کۆبنەوە چونکە پێشتریش کۆبوونەوە تر هەبوو بە تایبەتی لەسەر موقیفی بەغدا و بەشداری پەرلەمان و ئەوانە ڕوویدا بوو. بۆیە زەرور بوو سەرۆکایەتی هەرێم ئەو کۆبوونەوەیە بکات و کۆبوونەوەکە کۆبوونەوەیەکی باش بوو. تەنها کۆبوونەوەکە خۆی گرنگ بوو، تەنها بەیەکەوە دەرکەوتنی هێزە سیاسیەکان لەو حاڵەتەدا لەو هەلومەرجەدا خۆی بۆ خۆی وەڵامدانەوەیەک بوو بۆ هەموو لایەک و هەوڵی ئەوەشە کە یەک ڕێژی یا یەک بۆچوون یا یەک هەڵوێستی هێزە سیاسیەکانی کوردستان پیشان باد. لە ڕاستیە هەم سەرۆکی هەرێم لەسەر وەزەکان کە قسەی کرد
هەڵسەنگاندێکی باشی واقعبینانەی کرد بۆ ڕووداوەکان چۆن مامەڵە بکەین ئێمە لەگەڵ ڕووداوەکاندا و گۆڕینەوەی بیرروڕای هەموو هێز و هەموو خەڵکدایانەکان کە بەشداری کۆبوونەکەیان کرد ئەوانە خۆی ئەهمێتی خۆی بوو هەر ئەوەش و گەیشتن نەتیجەیەوە پێکەوە بەیانێکی مشترەک دەربکرێت لەسەر نەتیجەی کۆبوونەکە و لەسەر وەزەکان و لەسەر داهاتوش. باشە کاک محەممەد ینی ئەوەی کە تاکو ئێستا ڕوویدا لە ناوچەکەدا سەرکردایەتی سیاسی کورد دام و دەستگا پەیوەندیارەکانی حکوومەت توانوێتی مامەڵەیەکی دروست لەگەڵ کۆی ڕووداوەکان بکات ینی توانیمانە تا ئەم دقیقە من و بەڕێزت گفتوگۆ دەکەین بە نەتیجەیەکی باشە لێ دەربچین. خۆی ڕەنگە تا ئێستا باش هاتبێت ینی ڕەنگە کورد توانێتی بە تایبەتی لەم دوایەدا مووقیفەکانی وا بێت کە لە خزمەتی خەڵکی کوردستان و منتیقەکەش بێ نەکەن لە عێراقی بێ بەڵام ئەو یەک هەڵوێستیە یا ئەو مووقیفانە بە تاکید بەبێ زەخت و فشاری ئەم لاولاش نییە چونکە ڕەنگە هەردوو لایەنی ناکۆک زەخت لەسەر کورد بکەن لەو مۆزوعەدا بەڵام کورد توانیوێتی لەژێر هەموو ئەو زەختانەدا بەقەدەر بەغدا نەچێتە ژێر ئەو زەختانەی کە لەسەری. باشە کاک محەممەد زۆر جارێ علی لە قسەکان تا شتێک جێگەی سەرنج بوو بۆ من بۆ منە زۆر جار باسی ئەوە دەکرێت کە بێلایەنی کورد لە هەندێک بابەت و مەوزوعی سیاسیدا لە ڕابردوو بۆ خۆی زەرەر بووە بۆ هەرێمی کوردستان. کورد دەبێت تاکەی بێلایەن بێت ینی ئەم بێلایەنیە دەبێت تاکەی درێژە پێ بدات. خۆی من پێم وانەیە کورد بتوانێت بێلایەن بێت لە هەموو شتەکانە ناتوانێت بێلایەن بێت چونکە کورد بەڵام کورد ئەتوانێت بڵانس ڕابگرێت لە منتیقەکە مەسەلا کورد ڕەنگە دۆستایەتی لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران هەبێت دۆستایەتیشی لەگەڵ ئەمریکا هەبێت بەڵام نابێت ئەمریکاش و ئێرانیش وا هەست بکەن کورد بەشێکە لەوان ینی کورد بەشێکە لە دەوڵەتی ئەمریکا یا بەشێکە دەوڵەتی ئێران کورد بۆ خۆی هەیە واتە ئەوانە بێت دۆستایەتەکەی قوبڵکە ڕوونە کاک محەممەد بۆ نمونە ئەوێ مەراعەتیش حتمەن یعنی بۆ نمونە ئەم بێلایەنی کە تاکو ئێستا هەی بۆ زۆر جاری عنی چاودێرانی سیاسی پێیان وایە ئەم بێلایەنی وای کردووە کە هیچ دەوڵەتێکی نێودەوڵەتی و ئیقلیمی بە ئاشکرا نەتوانێت پشتگیری هەرێمی کوردستان بکات وەکو کیانێکی سیاسی بە تایبەتی نمونەی ڕیفراندۆم دەهێننەوە یعنی خۆ دەبێت دوجار بۆ نمونە لەسەر حسابی لای خۆی ساغ بکاتەوە بۆ ئەوەی نەتیجەیەکی باشێ بێت لە ناوچەکەدا. کورد ئەگەر بۆ خۆی بێت شتێک بۆ خۆی بێ پێم وایە ئەوە بێلایەنی نییە ئەوە داواکانی خۆی داوەڕەوەکانی خۆی هەیە کورد ئەگەر شتێک بۆ خۆی بێ پێ لەسەردا بگرێت بەڵام تۆ شتێک مەسەلا نە شەڕەکە شەڕی ئێمەیە نە کێشەکان کێشەی کووردە هەتا هی عێراقیش نییە خۆی سا مەسەلا دوو دەوڵەت هاتوون لەسەر خاکی عێراق شەڕیانە هیچ کامیان ئەوەی چ ئەوەی بووەتە قوربانی چی ئەوەی قوربانەکەی کردش کامیان عێراقی نین خەڵکی وڵاتە نین بەڵام هاتوون لێرە تەسوێ حسابات دەکەن بەرەو کورد چی بکات لەو بینانی کورد چی بڵێ مەسەلا دەبەر کورد باشترین حەلەوەیە کە هەوڵ بدات وەزەکە هەیە من کاتەوە چارەسەری کێشەکان بکە ئەوەی پێیەکرێ ئەوەی لە دەستی دێ هەچەند بەرژەوەندەکانی ئەو وڵاتانە خۆیان دیاریەکەن بۆ خۆیان نەزان چیەکەن بەڵام کوردیش بە تاکید ئێستا ڕەنگە لەو ناوچەیە پێگەی کورد بەهێزتر بێت لە شوێنەکانی تر چونکە خۆتان نەزانن عێراق ئێستا خاوەنی هیچ شتێک نییە تا قەرار بدات ینی هیچ شتێک نییە قەرار بدات عێراق ئێستا نەک ناتوانێت لە ڕووی دەستوریشەوە لە ڕووی قانونی و هەتا لە ڕووی لەژنەی فۆزیەوە هەموو ئەمانە کۆمەڵە بڕیاریان داوە کە ئەبێت ئەگەر پەرلەمان لە عێراقا بێت گەورەترین کتلە سەرەکی ئەنجومەنی وەزیران دیاری کات بەڵام کێشەکانی ئەمریکا و ئێران بەڕێز عەبدولمەجیدیان دیاری کردووە یەک ئەندامی پەرلەمانیشی نییە ڕوونە ئەمانە تو حساب نەکراوە بۆ دەنگی 17 ملیۆن خەڵک دەنگی داوە لە عێراقا. ڕوونە کاک محەممەد وەک دوایین پرسیار لەسەر ئەم تەوەرەیە یعنی وەکو ئەزمموی سیاسی خۆت چاوەڕێی چی دەکەیت ینی ئەو ململانی کە لە نێوان ئەمریکا و تاران ڕوودەدات لێرەدا کۆتایی پێ هاتووە یا خۆت نەخێر بە مروری زەمەن و بە تێپەڕبوونی کات دەبێت چاوەڕوانی پێشهات و ڕووداوی نەبی لە ناوچەکەدا. من پێم وایە کۆتایی نەهاتووە بەڵام ئێستا هەلومەرجەکە وایە ئەڕوات
کە هەم جمهوری ئیسلامی ئێران و هەم ئەمریکا پێویستی بە ئارامیەکە بێت لەو منطقەیە. یعنی پێگەیشتونەتە قۆناغێک لەو قۆناغا من پێم وایە ئێستا بەرەو هێوربوونەوە بەرەو هێواشبوونەوەی بینی ئێران و ئەمریکا بەرژەوەندی ئەم دوو وڵاتەوە دەکات کە ئەم وەستانە هەبێت بەتاکید بەرژەوەندیەکان وایە چونکە ئەمریکا بەرەو انتخابات دەچێت کە بەرەو انتخابات دەچێت هەوڵە داوەزەکان لە کاتی انتخاباتە بەرەو خۆی ڕایکەشێت نەک تووشی شەڕبێ و جوندی کوژرا بڕاتەوە بۆ ئەمریکا ئەوە یەکێکە لەوانە ئەوان بەرەو ئەوە ئەڕۆن و ڕەنگە جمهوری ئیسلامی ئێرانیش لە دوای ئەم ڕووداوانەی کە ڕوویدا مەسەلا چه حاجی قاسمی سلێمانی چه کەوتنە خوارەوەی تیارەیەک لە ئێران ئەمانە وای کردو کە ئەمین پێویستی بە مەجالێک و پشوویەکەیە بۆیە من پێم وایە ئێستا هەم ئەمریکا و هەم ئێرانیش هەوڵی ئەوە دەنۆزەکان هێور بکەنەوە جا لە بینی وڵاتانی تر بکوێتە بینیان یا خۆیان یا چۆن بێت. ڕوونا کاک محەممەد لەسەر بابەتی دۆخی عێراقیش ینی بۆچین دەمێ بزانم بۆ نمونە ئێستا ئەوەی کە دیارە لە وێنە عامەکەدا عێراق سیادە و سەروەری نەماوە و دووبارە سەرکردەکانی عێراق ڕوو لە هەولێر دەکەن و سەرکردایەتی سیاسی کورد دەکەن بۆ ئەوی دووبارە هاوکاریان بێت لە بنیانانەوەی عێراقدا. تۆ بۆ خۆت پێت باشە جارێکی دیکە کورد بێ بە عاملێکی خێر بۆ دووبارە بنیانانەوەی عێراقی ینی عێراق کەڵکی ئەوەی پێوە ماوە کە جارێکی دیکە ئێمە عاملە خێرە بین؟ من پێم وایە ئەمانە هەموو شتی مسەکەنن یعنی مەشتی کەمکردنەوەی ئازارەکانن لە عێراق ئاگرێت. عێراق باوەڕ ناکەم بتوانێت بە پێی ئەو مێژووی کە هەیەی عێراق بە تایبەتی لە دوای ئەم 15 ساڵەی حکومڕانی کە لە عێراقی بە حساب نوێداکرا بە پێی ئەوانە کە سیرەکەی ئێمە باوەڕ ناکەم عێراق بتوانێت بڵانسی هێزەکان و مافی هەموو هێزەکان لە عێراقا جێبەجێ بکرێت. بۆیە عێراق نەک سەروەری نەماوە عێراق هیچ شتێکی نییە ئێستا عێراق خۆی ناتوانێت قەرار بدا عێراق مەسەلە تایفیەکە سەیتەرەی کردووە لە سەریان مەسەلەی دابەشبوون و هەتا مەسەلەی لە ڕووی اقتصادی وە مەسەلا بیرێ نەوت لە ئەمارەوە تاکو ئەگاتە بەسرات 1000 کونی تێکراوە عشایر بۆ خۆی حیزب بۆ خۆی هەر کەسێک بۆ خۆی وەکۆی هەرکە دزی ماڵی خۆیەتی لەو منطقەیە لە بواری خزمەتگوزاریشە هیچ شتێک لە عێراقا نەکراوە واتە عێراق تەنها ئەوەیە ڕەنگە ناوەکەی هەیە و بەرژەوەندی هەندێک وڵات و شانە هەیە عێراق وەکو عێراق نەما بۆیە من پێم وایە 100 جاری تر پینە بکرێتەوە عێراق هەرە بێ عێراق بێتە سێ بەشە. باشە کاک محەممەد ئەگەر عێراق ئەمە حاڵەکەی بێت ئێستا یعنی بۆچوونێکیش لە پەنای ئەم بۆچوونەی بەڕێزە دروست بۆ بۆی کە دابەشبوونی عێراق بۆ سێ هەرێمی شیعە و سونە و لە نێویشیا کورد بۆ بە ئەمری واقع ینی ئەمە ڕوو دەدات لە ئایندێکی نزیکدا ینی ئەمە لێ دەخوێنرێتەوە دۆخە؟ ئەبێ بکرێت هەرچەند مەسەلا زۆرجار دایانەکانی دەرەوە یا غەرب یا ئەمریکیەکان مثال لەو ڕۆژانە سیناتۆرێکی ئەمریکی ئەڵێ کوردە بێ نازانم دەوڵەتیە بێوەمانە بەڵام ئەوانیش تا کاتێک خۆیان مەسئولیەتیان هەبێ قسە ناکەن بەڵام کاتێک کە هینیان نەبێ شتێک بۆ خۆی مەسە بەرژەوەندی خۆیان بێ ئێڵێن مەسەلا باسی ئەوەکەن لەبەرەوەم پێم وایە کوردە بێ خۆی هەوڵی خۆی بدا من متمانم بە کەسی تر نییە بێت یارمەتی کورد بدا بە ئاسان. خۆڕەنگەم هەوڵە لە ماوەی ڕابردوودا ڕیفراندۆم باشترین وەڵام بێت بۆ وڵاتانی ئیقلیمی نێودەوڵەتی ینی ئێستا دەتوانین بڵێن بە جۆرێک لە جۆرەکان کاتی ئەوەیە کە کار بە ئەنجامەکانی ڕیفراندۆم بکرێت؟ من پێم وایە ڕیفراندۆم خۆی بۆ خۆی شتێکە ماوە هەتا تا ئەمێنێت بەڵام ڕەنگە هەلومەرجەکان چەندێک یارمەتی دەداتەوە لێرەدا وەزای نێودەوڵەتیەکە چەندێک یارمەتی دەدا ئەبێ کورد لەسەرەوانە ئیشی لەسەر بکات لە ڕووی نێودەوڵەتیەوە مەسەلا ئێستا زۆر کەس مەسەلا هەر لە خۆیەوە مەسەلا کە شتێک باسەکات لەنی تاوانەکە ڕۆبڕووی کورد دەکاتەوە بەبێ ئەوەی بزانێ کورد بەڵکو کورد هەمیشە غەدری لێکراوە کورد هەمیشە وڵاتی داگیر کراوە کورد هەمیشە لە ناویان بردووە سەریان بڕیوە کوشتویانە زیندە بەچاڵیان کردووە کیمیاویان لێداوە لەگەڵ ئەوانەشتا هەر شتێک ڕووەدا لە مەنتیقەکە ڕەنگە زۆری بە ڕوو لە کورد دەکەنەوەانە بۆیە پێم وایە کورد دەبێ ئەڵێ کچی خۆی بە قوربانی کوڕی خەڵک نەکا ئەبێ کورد ئیش بۆ خۆی بکات. خواستە نێودەوڵەتەکە ئیقلیمەکە بۆم بابەتە چی دەڵێت ینی ئێستا گونجاوە بۆ ئەوەی ینی کورد بگات بەو ئامانجە 100 ساڵی کە وەکو بەڕێز ئاماژەت پێکرد قوربانی خوێنی لە پێناودا داوە؟ وڵی من خۆڕەنگە مەسەلا گۆڕانکاری ڕوویدا بێت بەڵام من خۆم بۆ خۆم متمانم بە مەسەلە نێودەوڵەتەکە نییە
چونکە بەڕاستی ینی ئەوەی ئەوان لەو ماوەیە لەگەڵ ئێمە کردیان مەسەلەی بە تایبەتی لە کاری ڕیفراندۆم ئێمە شتێکمان نەوت بوو ئێمە وتمان بزای میلەتی کورد چی ئەوێت قەرایشمان نەدا وەجابینەوە تازانی کورد چی ئەوێ ڕێی خەڵک چییە کە ڕەنگە لە هەر وڵاتێکی دنیادا بەلەدەی شارێکی ڕیفراندۆ بخۆی بکە بەڵام ئەوان قبوڵیان نەکرد کە ئێمە بڵێن چیمانەوێ ینی کورد بڵێ چی ئەوێن بە مەسەلە خۆتان بینیتان لە کەرکووک چه ئەمریکیەکان چه ئێرانیەکان دووس خوڕمات و کەیوانیان بیت بوو پێکەوەرکیان ڕێکم لەسەرەوەی کە دژی کورد عێراق بێتە کەرکووک حتما کاک محەممەد ئەوەی کە لە بەرەنجامی ڕیفراندۆم یعنی وەکو باز دەکرێت کە هۆکارەکە ڕیفراندۆم بوو کە ڕوبەڕووی ئێمە بووە لە داگیرکردنی خاک و ئەوەی کە لە فۆرمە عامەکە ینی بینیمان ئەمە چاوەڕوانکراوە یعنی ئەو وەکو ئەندامانی ئەنجومەنی بەڵای ڕیفراندۆم پێشبینی ئەو کارەساتتان دەکرد بە سەرگەلی کووردا بێت؟ مەسەلەی ڕیفراندۆم نەبوو ئەوان ڕیفراندۆمی نەکرێت ئێمە خۆ پێژیارمان کرد ئێمە بچی لە پێشە حەویجە ئازاد کرێت لە دەشتی داعش ئەنجا بچینە مووسڵ بەڵام ئەوانیانی مووسڵ و ئەوانە بکەن هێزەکانیان کۆ بکەنەوە بۆ حەویجە ئەنجا پەرلەمانی کەرکووک بدەن حتمەن وەکو بیانوێک باسی ڕیفراندۆم کراوە ئەمانزانی کە شەڕی داعش بەرە کۆتایی بچێ ئەوان پەرلەمانی کەرکووک و خانەقی و سنجارە دەن هیچ پەیوەندی بۆ نییە خۆ لە عەفرین ڕیفراندۆم نەکرا خۆ لە سولکانی ڕیفراندۆم نەکرا لە شوێنەکانی دخۆ پێشتر کورد ڕیفراندۆمی نەکرد و لە پشتی بامەڕنی و پشتی تەیۆڵە و پشتی شلێر ڕەبای عێراقی لێ بووە خەڵکی فەقیریانە کوژیان و قاچاقچی ئەوی لە بەسرەوات بووە کەواتە دەتوانین بڵێن ئەمە هەر ڕووی دەدات بەڵام ڕیفراندۆم تۆزێک خێراتری کرد ڕەنگە هەندێک پێشی خستبێت ڕەنگە هەندێک دینی کردوێنە نەعادڕوویە داوە ڕوونە کاک محەممەد لەسەر بابەتی حکومڕانی هەرێمیش هەردەمێ بۆچون و بزانم ئەو ماوەی کە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان تێپەڕیوە لە ئاست چاوەڕوانی هاوڵاتیاندا یاخود بۆ خۆت دەتوانێت ئەم حکوومەتێک بێ لە ئاست چاوەڕوانیەکان نابێت ینی چی چۆن ئەم بابەتە دەسەنگێنی تۆ؟ وەڵام من پێم وایە هێشتا زووە چونکە ساڵێکی ڕەنگە تێنەپڕان بێت ئەوە یەک دووهەم حکوومەتی هەرێمی ئەم کابینەیە نهاتوەتە سەر وڵاتێکە یا حکوومەتێکە ئیمکانێت و پارە و کاری زۆری هەبێت خۆتان نەزانن ئێمە لە حکوومەتی پێش و شەڕی داعش بوو پارە لە عێراق بڕابوو تووشی ئەزمەی گەورە بوو ڕوبەڕووبووەوە تووشی قەرز بوو واتە ئەوەی پێش و کاردانەوەی لەسەر ئێستاش واتە ئەم حکوومەتە هاتوۆتە سەر سەر کابینی دەسەڵاتێک کە کۆمەڵێ پارە قەرزارە لە کوردستان شەڕی داعش خۆ بە ئاسانی نەکراوە مەسا پارەی عێراق لە دوواری کوردستان لە عێراق بڕاوە میزانەکەی بڕاوە ئەمانەت کاریگەری خۆی هەیە لەسەری مەسەلەی پاشەکەوتی ئەوانە ئەمانە هەمووی ئەزمەیە گشتی کۆبەتۆ لەسەر ئەم حکوومەتە ئێستا واتە ئەم حکوومەتە ئێستا چۆن بتوانێت چارەسەریەک بۆ ئەوانە بدۆزێتەوە چۆن بتوانێت مەسەلا تەنزیمکردنی وڵاتەکە تەنزیمکردنی مۆزەفین تەنزیمکردنی بەڕێوەبردننی وڵات چۆن ڕێک بخە ڕەنگە ئەمە ئەرکێکی قورس بێ ڕەنگە ئەمە بە ساڵێک و هەتا دوو ساڵیش نەتیجەکەی دەرنەکەوێت ئەمە تەنها بە حکوومەتی هەرێم دەکرێت یاخود لەمەدا دەبێت تەواوی لایەنە سیاسەکان وە بە تایبەتی تر ئەوانەی کە باشدارن لە پێکەنانی ئەم حکوومەتەدا دەبێت هاوکارێکی جددی فعلی بن تۆ بۆ خۆت ئەمە دەبینیت کە ئەم هاوکاری حکوومەت بکرێت خۆی ئەوانەی کە ڕووی داوە بەرامبەر بە کورد ڕووی داوە میزانی کورد کە بڕاوە لە عێراقی کوردیان بڕیوە بۆینی دەنای حکوومەت نەبووە بڕاوە ڕوونە مەسەلا شەڕی داعش هاتووە شەڕی کوردی کردووە بۆ تەنها شەڕی حکوومەتی نەکردووە زیاتر لە 1600 شەهید و 10,000 بریندار و شوێنەواری ئەم هەموو شەهید و بریندارە تا ڕەنگە مناڵەکانیان تا 18 ساڵی تر کە دەخەم ئەرەخسیان و گەورە ئەبن ئەمە هەمووی شوێنەواری شەڕی داعشە بۆ واتە ئەمانە هەمووی پێویستی بە ڕێکخستن هەیە بۆیان پێم وایە ئەرکەکە ئەرکی هەموو تاکێکی خەڵکی کوردستانە هەموو حیزبە سیاسیەکانە هەموو کەسێک هەست بکات کە بتوانین ئێمە چۆن لەو ئەزمانە ڕزگارمان بێت بتوانین چۆن لەو هەموو گیر و گرفتە کە ڕوبەڕوومان بۆتەوە ئەزمەکان خۆ تەنها اقتصادی نییە ئەزمەی اقتصادیە ئەزمەی سیاسیە و ئەزمەی دیپلۆماسیە ئەزمە هەموو ئەزمەکان ڕوبەڕووی ئەزمەی کۆمەڵایەتیە مەسەلا تۆ هەموو خەڵکە مەسەلا 1600 کەس شەهید بووە 1600 سێ مناڵی بێ باوک بوون 1300 ئافرەت بێ هاوسەر بوون 1600
دایک بێ کوڕ بووە ئەی باشە خۆ ئەمانە چۆن تۆ ئەتوانی ئەم بۆشایانە پڕکەیتەوە لەبەرەوە پێم وایە ئاسان نییە بۆیە ئەرکی ئەم حکوومەتە ئێستا ئەرکەکەی قورسە بەڵام ئەوەی ڕێگە ئومێدیەکە کرێ بتوانێت زیاتر هەنگاو بنێ بەرەو پێش ڕێککەوتنەکان مەسەلا لە بینی حکوومەت و پەرلەمان و هەرێم و حزبە سیاسیەکان تا ئێستا باش هاتووە ئەم ئەگەر ئەمە بەم شێوەیە بڕوات بتوانن بگەنە نەتیجە ئەوەش لە ڕاستیا لە دەستی ڕەنگە هەرێم و لە دەستی حکوومەت و لە دەستی پەرلەمان بێت کە بتوانێت تەنزیمی وڵاتەکەی خۆی و تەنزیمی کاری هەتا حزبە سیاسیەکان چۆن ڕێگەخەن پێکەوە کار بکەن پێکەوە کاک محەممەد یعنی ناکرێت مەسەلا ڕەنگە باشە حزبە سیاسی لە ماڵەکەی خۆی کێشەی هەبێ بەڵام یارمەتی نەدرێ و پشتیوانی لێ نەکرێت ئەوانش خۆی بۆ خۆ ئەگەر سەری تەواوی دنیاش بکەین دەبینی حزب بە بەردەوامی عنی دەورێکی باشی هەبووە بۆ ئەوەی کە حکوومەتێکی باش بێت یعنی ئەو دەورەی کە تاکو ئێستا حزبە سیاسەکانی ئێمە بینیویانە توانویانە دەورێک بێت کە لە ئاست داواکاری هاوڵاتیەکانی خۆیاندا بێت چونکە بەشێک لە کارنامەی هەڵبژاردننی هەموو لایەنەکان داکۆکیکردنە لە بابەتی چاکسازی و نێشتنی گەندەڵی و حکومێکی ڕەشید لە وڵات تا ئێستا ئەمە بینراوە ینی ئەم نەسعەیە لایەنە سیاسەکان دەبینرێت ئەم ڕوئایە خۆی کێشە هەیە مەسەلا کێشە هەیە بڵێن لایەنە سیاسیەکان هەمویان یەک دەنگ و یەک دەست و هەموو شتەکان شامی شەریفە نا کێشە هەیە مەسەلا لایەنی سیاسی خۆ ڕەنگە لە بەغدا هەوڵی داوە دژی بڕینی بووجە دژی کورد دژی ئێستاش هانی عێراقەدا دژی خەڵکی کوردستان بە حەدە و ڕۆژانەدا قسە ئەکرێت جار لە تەلەڤیزیۆنەکان و ئەوانە ئەکات بەڵام بەعام هێزە سیاسیەکان ئێستا نزیک بوونەوەکانیان بۆ چوونەکانیان لە جاران باشترە بەتاکید باشە حتمما ئێوەش وەکو حیزبی سۆسیالیست بە وەزیرێک بەشدارن لە کابینەی حکوومەت توانی وتانە جێگەی ئەو پرۆژە و بەرنامانە بکەنەوە لە حکوومەتی نوێدا کە بەڵێنتان بە هاوڵاتیانی خۆتان دابوو لە کاتی ڕژاندەکان خۆی لە ڕاستی ڕەنگە ئەویش هێشتا وەختی ما بێت چونکە وەزارەتی کە وەرمانگرتو وەزارەتی شەیدانە وەزارەتی شەیدان مەشاکیل و کێشەیەکی زۆری هەیە یاخود مەسەلا پێشمەرگە ئەوەی دێرینەکان یا کەمەندامان یا ئەوانەی کە عایدی ئەو وەزارەتەن لە ڕاستی کێشەیەکی زۆر ڕوبەڕووی بووەتەوە ئەوانیش کێشە ڕوبەڕووبوونەوەکە ڕەنگە هەم خەڵکەکە بە ئاسانی تێنەگا لە ڕووداوەکان هەم ڕەنگە ئیدارەکەی ئەو ماوەیە کە بەڕێوە ڕۆیشتووە هەندێکی ڕازیکردنی دڵ بووە هەندێکی ڕازیکردنی بەرامبەرەکەی بووە شتەکان زۆری ڕاستە هەندێک بە قانون کراوە هەندێشت بە قانون کراوە بەڵام ئەوە ڕەنگە لەژێر کاریگەری عاتفی و شتی ئەوانەدا زیاتر هەندێکی کراوە ڕەنگە ئەوانە ئاسان نەبێت تا جارێکی تر تەنزیم بکرێت کاک محەممەد ینی ببوورە ڕاستەکەمانی خەلەلەکە گرفتەکە بە دیاریکراوی لەکوێدایە بۆ نمونەکە نەتوانراوە لە ماوەی تێپەڕبوونی چەند سەد ڕۆژێکدا کاری باش نەکرێت ینی بۆ منە خەلەلەکە بە دیاریکراوی لەکوێدایە خەلەلەکە لەوەیە مەسەلا ئەوانەی کە مەسەلا زیندانی سیاسی باشە زیندانی سیاسی حدودی 6,000 کەس ئێستا من حەیە شتێکی هەیە ئەیدەنێ بۆ ماوەی 10 ساڵ ئەیدرێتێ ڕوونە بەڵێ ئێستا ماوەی 10 ساڵەکە ئیساتەوە بووە ئەنی ئەوەی ترینەکەیان ئەبڕێت ئەوە لە کاتێکاتەوە بۆ کە ئێمە وەزارەتەکە وەرەگرین بە پێی قانونی پەرلەمان کە بڕیاری داوە ئەو 6,000 کەسە ئیتر لەم ساڵی تازەدا پارەیان نادرێتێ زیندانی سیاسی ئەوە کۆتایی هاتەوە 10 ساڵی خۆی وەرگرتووە 18,000 تر هەیە باشە 18,000 تر هەیە ئەوانە هیچیان بۆ نەکراوە هیچیان وەرنەگرتووە حکوومەت ناتوانێت ئەوە پێنجەکەی ئەویە نەدایەوە 5,000 وەزارەت ناتوانێت هەمووی 18,000ەکە بدات ینی ئەمە یەکێکە لەوانە ئەمە پێویستی بە پاکسازی و چاکسازی هەیە پاکسازی و چاکسازیەکە ئیسا جگە لەو 18,000 12,000 تریش ناوی خۆی نووسیوە بۆ شەهید کە لە دوای شەڕی داعشەوە باوەڕ ناکەم کە شەهید نەبووە ئەوی ئەوەی ترە خۆی نووسێتەوە کە شەهیدە کەواتە ئەنی ئەمە هەمووی بە شتی عاتفی بۆوانە کراوە مەسەلا کەس نەیوێرا بە ئەوی تر بڵێن نە لەبەرۆ دەنگی نەدەنێ لەبەرۆ نازانم چی دەکەن هەرچیان کردەوە خۆیان بۆ خۆیان
ئەویان کردووە مەسەلا هەتا میزانی مەسەلا شەهیدان زۆر جار حیزب وەریەگری حیزب کاتە ناو فەردەوەی کاتە سیارێک وەی بای خۆی چەندە داتێ نایداتێ نازانێت لە بەغدا لە شوێنەکانی تر ئەمانە پێویستی بۆ هەیە خەڵک خۆی کەسوکاری شەیدان بچن لە بانک وەریگرن مەسەلا ئیسا لە شوێنەکانی تر لێی نییە مەسەلا ئامادە نین لە پارەکە بخەنە بانک مەسەلا خۆی مەسەلا ئێوە بچێت لە مەقەڕی حیزبەکە وەریگرێ ئەمانە یەکێکە لەو کێشانەی تا ئیسا ڕوبەڕوو بوونەتەوە یەکێتر ئەوەیە بە قانون هەیە 5 مەعاشی هەیە لە قانون بکراوە 5 مەعاشی هەیە هی شەیدەکەی هەیە هی ئەنفالێکی هەیە هی خۆی هەیە هی مۆزەفە هەیەتی ینی 5 مەعاشی هەیە ئێستا ئەبێت 2 مەعاش بەێ بە پێ ئەم قانونەی پەرلەمان تازە ئەبێت مەسەلا دوانیان ئەنکا یەکێ مەعاشەکەی خۆیەتی یەکێ لەینی شەهید و کەمەندام و ئەوانە یەکێکیان ڕوونە کاک محەممەد ینی ئەمە ئەبێ هەمووی باشە ڕوبەڕووی ئەو وەزارەتە بوو 5 مەعاش و 2 مەعاش و 3 مەعاش نەمێنێ ئەوانە نەمێنێ تەنزیم بکرێت پارەی گومرگەکان ڕێک بکرێتەوە پارەی نەوت تەنزیم بکرێتەوە هەموو ئەو داهات و زەریبانەی لە کوردستان هەیە ڕێک بکرێتەوە حکوومەتی عێراقی هیچ نەنێرێت مەعاشی لێدرێ و خزمەتگوزاریش باشە کاک محەممەد لە کۆتایی بەرنامەکە نزیک دەمەوە دەمەوێت لەسەر بابەتی کۆنگرێش بۆ چوون بزانم لێرۆ لەوێت دەنگوەیەک هەیە بۆ بەستنی کۆنگرەی حیزبی سۆسیالیست ئەم بابەتە بۆتە بابەتێک بۆ مناقەشە و مجادلە نێوان سەرکردایەتی ئێوە بەنیازم لە ئایندێکی نزیکدا کۆنگرە ببەستن بەڵێ ئەمە پێشتریش دەقریبەن 2-3 مانگ پێش تا لەژنەمان دروست کردووە لەژنەی پیاچوونەوە بە نظام داخلی ئێرە و پرۆگرامە ئامادەشیان کردووە تقریبان پێم وایە بۆ ئامادەکاری بزانین چەند کەس بەشداری کۆنگرە بێ ئەوانە هەمووی خەریکی ئەوانە نێستا بۆی خراپبوو لە مانگی 11دا بڵام بەڕاستی فریان نەکەوتی لە مانگی 11 ئەکەوێتە ئەم ساڵی نوێیە ڕەنگە دەیستاوە تا مانگی 3 مانگی 4 لەو حدوداندا کۆنگرەکە کاک محەممەدی حاجی مەحموود بەنیازە جارێکی دیکە خۆی کاندید بکاتەوە وڵی جارە خۆوە هێشتا وەختەکەی زووە نازانم بەڵام من خۆم بۆ خۆم ڕەنگە ئەنی ڕەنگە دەڵێ ماندوو بوونە نازانم چی پێوەیە من بۆ کوردایەتی ماندوو نابم بەڵام ڕەنگە بۆ کاری حیزبی ئەوانە ڕەنگە زۆر دەگەڵی نیم پێشەی هەر خۆم ڕێیم ماوە باشە من کۆمنتێکی زۆرم بوات لەسەر بابەتێک هەرچەند بابەتەکە شەخسیشە بەڵام هەر دەمەوێ لە زاری خۆتەوە وەڵامەکەی بۆ وەرگرم ڤیددیوەک لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو بووتەوە لەگەڵ کۆمەڵە کەس یاری تۆپی پێ دەکەیت کاک محەممەد بۆ خۆی لەگەڵ یاری تۆپی پێ بینی چۆنە یعنی و بەدەر لەمەش پرسیار دەکەن کە جمهوری چی یانیەکە وڵام من لە شاخیشە جاری یاریمان نەکردی تۆپی پێ و شەبەکە و ئەنەمان نەکرد لێرە شەر لە هەر مەجالێکا بێت ئەوە لێرە نووسی کە لێرە یاریەکەم لەگەڵیانە زۆر جار لەگەڵیانە و من لێرە پیادەڕەوی زۆرەکەم ئەوانەکەم مەسەلەی ئەوەی کە پشتیوە من ڕێیم لەگەڵ کام یانە هەبێ لەگەڵ کام من خۆم بۆ خۆم ئەڵمانیان پێینە باشە ئەڵمانیان پێ باشتر لە هەمویان کارێکی دیاریکراوە هەیە بۆ ئەمە بەڵێ چییە؟ ئەڵمانیا دووسە حاڵەتە ئەڵمانیا یەکەم وڵاتێکە زۆرترین کوردی لێە لە کاتێکدا لە نەوەدەکانە کە کەس هیچی نەبوو زیاتر لە 50,000 کورد خەڵکی سلێمانی و هەولێر و دووەک لە ئەڵمانیا بوون هەموو یەکێک $50 ناردوو بۆ کەس و کارەکەی ینی لە ڕێی اقتصادی و یارمەتیکی زۆری خەڵکیاندا بۆ خۆیان و 9 ملیۆن کورد هەیە ئێستا لە ئەڵمانیا تقریبا 9 ملیۆن کورد لە ئەڵمانیا هەیە و جگە لەوە ئەڵمانیا لە ڕێکخراوە NGO-کانیش یارمەتی کوردیان زۆردا و جگە لەوانە لەم شەڕی داعشا خۆشتان بینیتان ئەڵمانیا زۆرترین چەکی بە کووردا بە تایبەتی و چەکی میلانە تەوازنی ینی بڵانسی شەڕیشی دواری من پێشتریش و ئەوەش من لە خۆمە ناڵم فڵان شوێنم پێ باشترە حتمان مەبەستی پرسیارەکەم نیشەوە بۆ کارڕوونکردنەوەیکی بەڵام من زۆر کەس دێڵە بەرازیل بەرازیل کاری خۆی دەواوەی بەرازیلی هەبوو بۆ گیانی ئەمەیە نادەقیقترین دەواوە بوو خراپترین سیارێکی بەرازیلی هەبوو ئەوی ژەر کەس استفادەی لێ ناکرد یارمەتی عێراقیەدا یەک کوردیشی تیانێت 2 کوردێ لە بەرازیل یەکیان خەڵکی هەولێر یەکیان خەڵکی هەڵەبجێ هەردووکیان نەکەی هەولێر
2 ساڵ سژنیان کرد فەقیرە بە پەلێت بەرواتەوە نەکەی ئەڵە دوو نازانم ئێستا لێ ماوەیەنە. زۆر سپاس بۆ کاک محەممەدی حاجی محمود، سپاس بۆ ئەم دەرفەتە بەداوای لێبوونی شەوەکە تەندروستیت ناتەواو بوو هەرتوانیت ئامادەبی لە بەرنامەکە، سپاس بۆ ئامادەبوونت. بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن.